ئەمە ژیانی نەهێنی ئاژەڵانە کە لە ڕێگای ڕینگەوە ئاشکرا کراوە. ڕینگ زەنگێکی دەرگایە کە ڤیدیۆش تۆمار دەکات. لە سەرەتاوە مەبەستی ڕینگ تەنیا هێنانی دڵنیایی و ئاسایش بوو بۆ خاوەن ماڵەکان. لە جاتی چاوترسێنکردن و ئاشکراکردنی خەڵکی تاوانبار، ئەم زەنگی دەرگایە کە ئامێرێکی ئەمنیە کارەکەی دووقات بۆ هەندێ ڕەفتاری سەیر و سەمەرەی دیکەشی ئاشکرا کردووە. تاوانبارانی چوار پێوەک ئەم پشی لە دزەی ماڵان کە لەم سەرەوە گیری خواردووە. ئەم تاوانبارەش پێی خۆشە زبڵ و خۆڵی ماڵان بدزێت، یان ئەم دزەی دیکەش کە پێی خۆشە لە ناو سایارەکاندا خواردن بدزێت. لە خوارەوە بەدەستی چەپیشەوە تیمساحێکی نائاسایی و ناجۆر دەبینین کە خەریکی خراپکردنی پەرژێنی ئەم ماڵەیە. بەڵێ مەبەستم ئەوەیە کە بە دڵنیاییەوە چاڕوان کراو نەبوو. وا دەزانم تێگەیشتون کە کڕیار و مشتریەکانی ئێمە ڕێگای زۆرترینیان دۆزیوەتەوە بۆ بەکارهێنانی ئامێری ڕنگ کە بەڕاستی سەرنجڕاکێش و سەیرە. وا دەزانم نمونەیەکی زۆر سەرنجڕاکێش ببینین و گرتنی ئاژەڵانی کێوی لە بەردەم ماڵاندا. ژمارەی ئامێری زەنگی دەرگاکان کە کامێرایان هەیە ڕۆژ لە دوای ڕۆژ لە زیادبووندایە و زۆربەی ئەم ئامێرانەش تایبەتمەندیەکانیان لە یەک دەچێ. ئەم ئامێرە تا جوڵەیەک دەردەکەوێت یەکسەر تۆماری دەکات کاتێک شتێک ڕوو بدات یان کەسێکی زەنگی دەرگاکان لێدا، ئێوە دەتوانن بە شێوەی ڕاستەوخۆ شتەکان ببینن. جیا لە گرتن و بینینی ئەو ئاژەڵانە کە خراپەکاری دەکەن، زۆر جار دەشتوانیت لە ڕێگای ڤیدیۆی ئەم ئامێرەوە سەیری جوڵەی پێکەنیندار و سەرنجڕاکێشی ئاژەڵانی دیکەش بکەیت. لە ڕاستیدا من زۆربەی سەگەکانی گەڕێکی خۆمانم لە ڕێگای ئامێری ڕینگەوە بینیوە. زۆربەی ئەم ئامێرانە بڵنگۆشیان هەیە بۆ پەیوەندیکردنی دوولایانە، یان دەتوانێت بە سوود بێت کاتێک سەگەکەتان دەیەوێت بە دزیەوە سەرەڕۆیەک بکە. وەگەم سەگە کە ناوی سەیدیە و لە ڕێگای ئەم ئامێرەوە داوای لێ دەکرێت بڕواتەوە بۆ ماڵی خاوەنەکەی.